مامۆستایانی هەڵەبجەن و بەرەو سلێمانی بۆ پشتیوانیکردن لە مامۆستایانی مانگرتوو بەڕێدەکەون و خۆیان دەڵێن داواکاری مامۆستایانی مانگرتوو داوای هەمویانە و هۆشداریش دەدەن لە خراپبوونی تەندروستی مانگرتووان. هیوادارم ئەمڕۆ پەیامێک بێنە سەرخەت و نێڵن گیانی و هاوڕێیانەمان بکەوێتە خەتەر، چونکە بە دڵنیاییەوە گیانی هەر یەکێک لەوانە بکەوێتە خەتەر، گیانی هەموو بەرپرسان و دار و دەستێشانەکەوێتە خەتەر و خەڵک ئەمە قبوڵ ناکاوە سەرێکێشێ بۆ توندوتیژی و دوجار فشارێک نامێنێ بە ناو فشاری مەدەنی و فشاری ناتوندوتیژی بەڵکو بەرەو توندوتیژی سەرهەڵەدا. بەشێک لە مامۆستایان سەرەڕای نیگەرانیەکانیان لە بەدەمەوە نهاتنی هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم بۆ داواکاری مامۆستایان داوا دەکەن مامۆستایان بە وشەی زبر و بێبەڵگە تۆمەتبار نەکرێن. لێرە وای لێ هاتووە لە وڵاتەیە وای لێ هاتوو هەر کەسێکە قسێکە یەکسەر تۆمەتێکی و تەشیرێکی خەنە پاڵەوە، لەبەرەوە زۆر بەداخەوەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەم شێوازە سەیری هاوڵاتیانی خۆیەکە، زۆر بەداخەوەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە ئەوسا ئێمە گلەیمانەکەمانە حکوومەتی عێراق کورد بە پلە دووەزانێ، بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتێکی خۆی بە پلە دووەزانێ. لە کاتێکدا مامۆستایان بەردەوامن لە مانگرتن لەناو بەشێک لە قوتابخانەکانی پارێزگای هەڵەبجە بەشێک لە مامۆستایان بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە و یەکێتی مامۆستایانی کوردستانیش پشتیوانی لە مامۆستایانی مانگرتوو دەکەن. ئێمە بایکۆتی ناوەندەکانی خوێندنمان کردووە تا ئەو مانگرتوانە نێنەوە ناو ماڵ و خێزان و کەسوکاری خۆیان و مافەکانیان جێبەجێ نەکرێت کە مافەکانی داواکردنی مافەکانیوان مافەکانی ئێمەیە، ئێمەش ناچینەوە ناو هۆڵەکانی خوێندن. پول خێڵەبجێ شەیدێکێتی مامۆستانی کوردستان وەگنەرێتی خۆمان و هەموو جارەکانی دیکە بە ئێستاشەوە پشتگیری هەموو جوڵە بزاوتێکی مامۆستان و هەموو خەباتێکی مەدەنی مامۆستایانەکەین. بەم خەباتە نوێی مامۆستایان شۆ کە بریتە لە مانگرتن لە خواردن کە لە ڕاستیە ئەمە وەکوڵێ جوڵاندنی هەست و شعوری دەسەڵات و بەرپرسانی ئەم هەرێمەیە کە پێویستەکە بە زووترین کات بێن بەدەم داوای ئەم مامۆستایانەوە کە بە گیانی خوا مجازەفەیەکەن. ماوەی هەفتەیەکە مامۆستایان لە بەردەم ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان لە سلێمانی ناڕەزایەتی دەردەبڕن سەرەڕای سەردانی چین و توێژە جیاوازەکان بۆ لای مامۆستایان، بەڵام تا ئێستا ئایندەی جێبەجێکردنی داواکاریەکانیان بە ناڕوونی ماوەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.